بینەرانی عزیز و خۆشەویستی ئەمان لە هەرکوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆ شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستانن جوانتری سڵاتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لە ئەکتانە خوازین وا دیارەکەش و هەوا زۆر خۆشە و بارانێکی زۆر خۆش و تایبەت ئەبارەت لە دەرەوە بۆ هیواین کە ئەو بارانە دوور بکاتەوە لە هەموو کۆتایی بێنە بە هەموو ڤایرۆس و نەخۆشیەک و بە تایبەت ڤایرۆسی کۆرۆنا کە تەواوی ڕاگەاندنەکان و وڵاتانی بەخۆیەوە داگیر کردووە بۆ هیواین کە هەر ڕێنماییەکە لە شاشەکانەوە بڵاوەکرێتەوەی لە هەر ڕێگەیەک بێت ئێوەی ئازیز و خۆشەویست جێبەجێ بکەن لە پێناو تەندروستی ئێوەیە لە پێناو سەلامەتی ئەوەیە بێگومان بۆ ئەوەیە کە ئێوە دووربن لە هەموو نەخۆشیێک و بۆ هیواین کە بەزووترین کات کۆتایی بێت و ئەو ڤایرۆساش لە کوردستان تۆمار نەکرێت. ئازیزانم میوانی ئەم ئێوارەمان میوانێکی تایبەتە ئەو بەڕێز ئارام مەلا محەممەدە بەڕێبەری ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان کام ئێوارە لە لای ئێمە و ستۆدیۆکەمان جوانترەکە کاگاران زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کە لە ناو تەلەڤیزیۆنەکانی کوردستانە کەمترین بابەتی تەرفیعیتان هەیە زۆرترین بابەتی جدیتان هەیە کامە زۆر خۆشحاڵی کردوین گرنگی بە لایەنە گرنگەکان ئەدەن زۆر بابەتی تەرفیعی و سەرگەرمکردن لەم کەناڵەیە نابینین ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیە. زۆر سپاس هەرچەنێک بەداخەوە پێم خۆش ئەوە بڵێم کە لەم ڕۆژانەیە گەنجەکانمان بەتایبەت تەنها زیاتر گرنگی بەلایەنە تەرفیعیەکان دەدەن ئەو شاشانەی کە بەرنامەیەکی تەرفیعی یاخود بابەتەکەی تەرفیعی نەبێت زۆر کاری لەسەر ناکەن یاخود گوێی پێ نادەن بەڵام ئێمە بەردەوامە بین لەسەر ڕێچکەی خۆمان و لەسەر ئەوەی کە چۆن نووسەرانمان شاعیرانمان یاخود بابەتە جدیەکان بەسەر بکەینەوە. کاگارم بەڕستان لە ناوەندی ڕۆشنبیری ئەدیبانن بێگومان لە دوور و نزیک ئەتوانم بڵێم زۆر نزیکتر ئاگاتان لە خوێنەرانە ئەمەوێت بپرسم بزانم کێن ئەوانەی کە زۆر ئەخوێننەوە یاخود زۆر گرنگی بە خوێندنەوەدەن. کەسانی زۆر تایبەتن کەسانێکن کە بەدوای ئەوەیە دەگەڕێن کە جیاوازتر بژین لە کۆمەلگایە سەلامەتر و تەندروستتر بژین زیاتر بزانن ڕۆشنبیرتر بن. ئێستا بەپێی ئەو ڕێژەی دانیشتوانەی کە هەمانە ئەلحەمدولیلا خەڵکێکی زۆر باشمانەیە خوێننەوە بە تایبەتی لە زۆر ئەترسام لەم جی لە تازای خوێنەرمان کەم بێ بەڵام بە پێچەوانەوە ئاستی خوێنەوەیان بردوێتە پێشەوە ئەمانیش باشن زۆریان هەموو سەرقاڵی شتی سەرگەرمینین هەموو ئەهلی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانی خوێنەری زۆر باشمان هەیە لەم جیلە تازەیش خوێنەرمانەیە و جیلی پێشویش کە سەرڕاوی زۆربیان بڵێن کۆچیان کرد بۆ دەرەوەی وڵاتیان زۆربیان ببارودۆخێکی ژیانی سەختا سەرکەوت تێپەڕین بەڵام هەر لە جیلی پێشوی شەمانە بەڵام ئەم جیلی ئێستش ئەلحەمدولیلا گەنجانێکی زۆر باشی هەمیشە باز لەوا کرێت کە تۆڕە کۆمەڵایەتیەکان و غەزای سۆشیال میدیا بەڕاستی گەنجانی بەتایبەت دوور کردوێتەوە لە خوێندن بەڵام ئەوە هەواڵێکی دڵخۆشکە سەردانمانەکەن لە نزیکەوە کەسانی زۆر باشیان تایە بەڵام ئەوەی کە جێی ترسە ئەوەیە کە کەمترن لەوانەی کە لانی تریان هەڵبژار هیواخوازین کە کەم نەبن و زۆر زیاتر بن. کاک ئارام ئەو بابەتانی کە زۆر گەنجان گرنگی پێدەن یاخود ئەو بابەتانی کە زۆرترین خوێنەریان هەیە چین بابەتەکان خوێنەرەکان بەعام گرنگی بە هەموو بابەتەکانەکەن بەڵام کاتێک ئەوان کە لە زانکۆن گرنگی بۆ بابەتانە ئەدەن کە بۆ ئاستی خوێندنیان بەرزەکاتەوە یان بە جۆرە لە جۆرەکان منهەجە یا هاتۆتە ناو منهەجەکەیانەوە یا مامۆستا داوایان لێکات بۆ بەرزکردنەوەی ئاستی زانیاریان ئەو جۆرە کتێبانە بخوێنەوە دوای ئەوەی کە لە زانکۆ تەخەڕوجەکەن ئێستا پرفرۆشترین کتێبەکانی کوردستان ئەو کتێبانن کە زیاتر دەروونزانین ئێمە پێیانەڵێن گەشەپێدانی مرۆیی زۆر گرنگی پێدەدەن ئەو کتێبانەی کە زاڵبوون بەسەر کێشەکانی ژیانە ئەمە لە ناو گەنجانە زیاترم کتێبانە ئەخوێنرێتەوە ئەزانین چۆنە هۆکارەکەی ناڵم دایک و باوکان بەس هۆکارن بۆ ئەوەی کە کەسێک بێت کتێبێکی خەمۆکی بخوێنێتەوە ئەوان هۆکارنی بەڵام دایک و باوکان هەمومان دایک و باوکمانێ ئێمەیان خۆش لەوانە بێ ئەو دەرفەتەیان نەبوو بێت کە بێن نقطە بە نقطەی کێشە و مەشاکیلەکانی دنیا بۆ تۆ باس بکەن بەڵام کەسێک دەروون ناسێک جێت ئەم شتانە بۆ تۆ باسەکە زۆر سوودی لێبین یاخود دەتەوێت دەروونت ئارام بکەیت وە خۆت بدۆزی تۆ بزانی تۆ بکەیت ئەوەش نا بەسەڵەن تیاتی باسی گەشەپێدانی ئابووریە
مەسەڵەن بۆ کەسی دەست بڵاو بۆ کەسێک کە بێوێ ئیشێ بکە ڕێزی مشتریەکانی بگرێ مشتری دروستکە ئیشی یاخود دەیەوێت خاوەن بزنسێکی خۆی بە چۆن بتوانێت سەرکەوتوو بێت زۆر شتی گەشە پێدانی مرۆیەکان زۆر بە باشی ئەڕۆن خواستی گەنجانیان لەسەر دوای ئەوانیش فێربوونی زمانی ئینگلیزی زۆرترین خواستی لەسەر ئەو کتێبانەمان کە باسی فێربوونی زمانی ئینگلیزیەکە ئێستا زۆرترین خواستی لەسەر لە کەواتە ئەومان پێڵێت کە کتێب زۆر گرنگە بۆ سەرخستنی تاکەکان یاخود ئاستی تاکەکان لە هەموو شتێک گرنگترە کتێب ئەمامان بە کتێب پەرۆ دەبین و بە کتێب فێربوون و هەر بە کتێبیش ئەتوانین سەرکەوتو بین لە دنیا کەواتە ئەمە وەڵامێکە بۆ کەسانەی کە تا ئێستا نازانن کتێب چی بایەخێکی هەیە و گرنگی خوێندنەوەی کتێب چییە ئەگەر بەڕێستان ڕوونکردنەوەیەکمان لەسەر ئەوە پێبن بۆچی گرنگە کە هەموو تاکێک کتێب بخوێنێتەوە کتێب بە پێ و لێکۆڵنیوانەی کە هەیە کتێبی باش تەبا هەموو کتێبێکی باش شایانی خوێنەوەیە و هەر کتێبێکی باشیش 5 ساڵ ئەزمون بەلایانی کەمەوە 5 ساڵ ئەزمون ئەهێنێتە سەر بیرکردنەوەی ئەو کەسی کە خوێنێتەوە یعنی تۆ ئەگەر لە تەمەنی 20 ساڵی بی کتێبێکی باش بخوێنیتەوە لە ڕووی بیرکردنەوە هەڵسوکەوتەوە وەگەوایە کەسێکی 25 ساڵ بی زووتر کامڵەبی بۆیە لە هەموو حاڵەتەکانە مەسەڵەن ئەگە کەسێکی هیچ ئیشێکت بەوە نییە کە کتێبێکی دەروونزانی بخوێنیتەوە بۆ سەرمایه‌داری لایانی سەرمایه‌داریت باشە دەوڵەمەنی ئەتوانی کتێبێکی مێژووی بخوێنیتەوە لانی کەم ئاگاداری مێژووی وڵاتەکەی خۆت بی ئاگاداری مێژووی مرۆڤایەتی بی ئانی کتێب بەعام لە بەتایبەتی ئەم کتێبە گەشە پێدانە مرۆیە تازانە بەڕاستی هەمووی مامۆستای گەورە و بە ئەزموندایاناوە سوودی زۆر ئەبێ بۆ گەنجان تا ڕادەیەکی باش ئەخوێنرێنەوە بەڵام کارپێکردنیان زۆر زەرورە کاگاران باسی نرخت کرد یاخود باسی سەرمایەت کرد ئەوەی بیرخستمەوە ئایا نرخی کتێبەکان لە لای ئێوە چۆن یاخۆ لە ناوەندەکەی ئێوە چۆنە چونکە هەندێک کات خۆمانەزانین گەنج بەتایبەت لەم قەیرانەیە کێشەی ئەوەی هەبووە ڕەنگە بڵێت نرخی کتێبەکان ئەوەندە ناتوانم توانای کڕینی چەند کتێبێکم نییە ئەتوانی پێما بڵێ نرخ لە ئێوە چۆن بە هەندێک حاڵەتی ناخۆشە تێپەڕین ماوەکانی پێشوو هەم بڕینی بووجە هەم شەڕی داعش ئەمانە زۆر زەڕوەی ئابووری لە کوردستانە وای لە هەو کتێبەکان لەبەرەوەی بە تیراژی کەم چابەکران نرخیان هێندێک بەرز بوو لە توانای کڕینی هەموو کەسێکانە بوو یان هەموو ئەو کەسانەی کە ئێمە ڕاستەخۆ زۆربەی خوێنەرەکانمان ئەو کەسانن کە باری داراییان باش نییە ئەو بڵین ئەو کەسانی کە خەڵکی فەقیر و هەژارن زۆرترین خوێنەری ئێمن کە بە دوای سەرچاوەیە کە ئاگەڕێن خۆیان لە نەهامەتی ژیان ڕزگار بکەن بارودۆخی ژیانیان باشتر بکەن بۆیە من چەند ساڵ بوو لەم ئیشا کارمەکرد ئەزمونێکی باشمە بوو وام کرد کە بیرم لەوە کردووە کە کارێک بکەین وەک چۆن هەموو کاڵەکانی تر نرخیان ئەهاتە خوارەوە و خەڵک ئەهاتەوە بۆ کڕینی کراسێک کە من بیرمێ کراسێک ئەچوو لە کاتێک ئابووری باش بوو موچەوشت باش و کراسێک ئەچوو 40,000 بەڵام وای لیا وردە سعری ئەهاتەوە بۆ 7,000 بەڵام کتێبەکە چەقی بەست بوو چکە کەسێکی بڵێن لایەنێکی پەیوەندیدار نەبوو کە گرنگی بەم بابەتە با و سعری ئەمەش بێنێتەوە خوارەوە خوێنەریش پاشەکشەی کرد بوو توانای ئەو پارە زۆریان نەبوو بە پێ ئەزمموی کە هەموو لە کتێبفرۆشتنا وردە دەستم پێکرد سەرەتا کارەکە زۆر قورس بوو ڕوبەڕووی زۆر خاوەن بەرژەوەندی بینەوە زۆر تۆمەتمان بۆ دروستەکرا ئەم کتێبە بۆ یەکوالێتی نیزمە تەرجەمەی باش نیە تەرجەمەمان باش بوو بیانی ئەمەمانێش خەڵک پێشوازیان لێکردین ئەم کتێبە ئاهاتن ئەیان و کۆپی ڕایت کراوە کۆپی ڕایت نەدراوە پاری نووسەرە عەسڵێکە نەدراوە بەم بارودۆخانە تێپەڕین تا الحەمدولillah توانیمان بەسەر هەموو شتەکانە سەرکەوین و خوێنەر لەگەڵ کتێب ئاش بکەینەوە ئێستا ئەو تیراژەیە کتێبەی کە ئەبینین بە چای خۆمان ئەفرۆشرێت کە زۆر جێگەی دڵخۆشیە بەڕاستی فرۆشتنی کتێب لە کوردستان لە فرۆشتنی موبایل و هەموو پێداویستەکانی تر زەڕورترە بۆ ئەوە نییە کە بڵێن سەرمایەک بۆ ئێمە بێتەوە ئێمە هەر ئەوەندە ئێمە کەسانی ڕۆشن بینین بەشی بژێوی ژیانمانە بێ بە دوای زیاترە ڕناکەین بۆیە کە حەز ئەەکەم کتێب کە زیاتر لە هەموو شتێکی تر لە کوردستانە بفرۆشێ لە ینی بۆ دروستکردنی کەسایەتی تاکەکان بۆ بەرزکردنەوەی ئابووری تاشێک کە بوێ فێری کەسابەتێ زمانی ئیشێ بێ زۆر زەرورە لە هەموو شتێکی تر زەڕوترە زۆر باشە شتێکی دیکە کە پێم خۆش لەسەری گفتوگۆ بکەین ئەویش کێشەی زمانە یعنی ئێمە خۆنەویستانە هەندێک کات کە گفتوگۆکەین وشەی بیانی تێکەڵ بە قسەکانمان ئەبێت ئێمە چۆن بتوانین کە ئەمە چاپکەین و یاخود زمانی کوردی چۆن گرنگی پێدراوە بەڵام بەر لەوەی کە وەڵام من بیتەوە دەچینە لای ناوبڕێکی کورت و لەگەڵتان بەردەوام بەڵام بەر
لە دوای ناوبڕەکەش راپۆرتێکمان هەیە کە هاوکارانمان ئامادەیان کردووە کە لە شاری سلێمانی کۆڕێک بۆ نووسەر و لێکۆڵەر کاکشار ئۆرەمار لەبارەی کتێبی تازە چاپکراوی یادگارەکانی کۆماری کوردستان سازکرا لە کۆدایدا نووسەر ئیمسا لەسەر کتێبەکانیش دەکات و راپۆرتێک ئامادەیە پێکۆ بینەریە بین. بەرزایەکانی سلێمانیە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. لە شاری سلێمانی و لە نەو هۆڵی خاکدا کۆڕێک بۆ نووسەر و لێکۆڵەر کاکشار ئۆرەمار سازکرا. لەم کۆڕەدا کتێبێکی تازە چاپکراوی نووسەر بڵاو کرایەوە. یادگارەکانی کۆماری کوردستان ناونیشانی کتێبەکەیە. لە چەندین وێنە و بەڵگەنامە و دیکۆمنتاری پێکدێت. جگەلەوە چەندین چاوپێکەوتنی تێدا تۆمار کراوە کە شاید حاڵی سەردەمەکە بوون و یادگاریەکانی کۆماری کوردستان لە مەهاباد دەگەڕنەوە. پێویستە خۆمان مێژوو خۆمان بنووسین نەک بیانیەک بێگانەیەک بێت هزاران کیلۆمتر لەو دیوی دنیا مێژوومان بۆ بنووسیت. ئێجا ئەو کتابەی من گوتوبێژە لەگەڵ یادگارەکانی سەردەمی کۆماری کوردستان ئەو شاهدانەی زندی کە کارەیەک بوون لەوێ، یەک پێشمەرگە بوو، یەک وەزیر بوو، یەک بەرپرسیاری یەکتی ژنان بوو و یان یەکێک خوێندکاری سەردەمی کۆمار بوو. ئەوانە هەموم لە 3 جلدا کۆ کردوتەوە بڵاو دەکەینەوە. جلدی یەکەمی ئەو جار بڵاو کرەوە لەبەر ئەوەی کە قەدر و قیمەتی میراسی خۆمان بزانین، لەبەر ئەوەی کە خۆمان بزانین ئەو کەسانەی کە شاهدن، شاهدی مێژووی بۆیەرێک یان ڕۆدانێکی گرنگی 100 ساڵی دەرباس بووی چیان گوتووە، ئێمە ئیستناد بە ئەو کەسانە بکەین کە خۆیان شاهد بوونە لەگەڵ بۆیەرەکەدا بوونە. باشترە کە مەسەلەن کەسێک لەو پەڕی دنیا ڕابێتن شتی سادە بەسیت بۆمان بنویستۆ بڵاوکەتەوە. من پێم وایە ئەو شتانە باشترن، یعنی کورتترن. دووبارە سڵاتان لەبێ، سپاس بۆ هاوکارمانژین بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. ئێمە بەردەوامە بین لەگەڵ کاگارامە. پرسیارێکمان ئاراستەکەی تاکچەنێک ئێوە خۆ چۆن کار لەسەر زمانی کوردی ئەەکەن کاگارام؟ پرسیارەکە ڕوون بوو. بەڕای ئێمە هەر وڵاتێک یان هەر نەتەوەیەک دەرگای زمانەکانی تری دنیا بەسەر زمانەکەی خۆیدا دابخات زیانی گەورە بە زمانەکەی دەکەوێت. ئەمە دەبینین زۆرترین زمان کە لە دنیا گرنگی پێدرێت
زمانی ئینگلیزیە ئەم زمانە ساڵانە ئەبدەی دەبێتەوە ئەم زمانە ساڵانە وشەی بۆ زیابێت زمانی کوردیش وەک هەر زمانێکی تری دنیا زۆر وشەی تێکەوتووە مەسەڵەن ئێمە نەک هەر بڵین چواردەوری وڵاتەکەمان بە تورک و عەرەب و فارس بڵین دراوسەکانمان تورک و عەرەب و فارسن ئێمە لە ناوخۆی وڵاتەکەشمان غەیرە نەتەوەی ترمان بڵین وڵاتەکەمان بەد لە چەند نەتەوەیەک پێگاتووە دواتریش زمانی کوردی خۆشبەختانە چەندین زاراوەی جوان جوانی تایە ئەمە وای کردووە کە زۆ دەوڵەمەند بێت لە ڕووی زمانە بەڵام لە ڕووی ئەو وشانشی کە هاتوونەتە زمانەکەمانی دەوڵەمەند کردووە هیچ گرفتێک نابێنم وشەی زۆر جوان هاتووە بەڵام تاقە گرفتێک کە ئەوەیە ئاکادیمیایشی تایبەت نییە کە بزانرێت چۆن مامەڵە بەم زمان بەم وشانەوە بکرێت کە هاتووەتە ناو زمانەکەمانەوە لە چ کاتێکا بەکار بێت و بە چ مەبەستێک بەکار بێت هەموو زمانێکی دنیا وشەی تێکەوێت و هەر وشەیەکیش هاتە هەر زمانێکەوە ئەبێت بە بەشێک لەو زمانە لە ناوەندەکەتانە ڕێژەیەکی زۆر لە کتێبی وەرگێڕانی تایە ئێوە لەسەر چی بنەمایەک کتێبێک وەردەگێڕن وەرگێڕانی کتێب نقلکردنی کللتور یا بیرکردنەوەی وڵاتێکە بۆ سەر نەتەوەیەکە یان وڵاتێکە بۆ سەر وڵاتەکەی خۆت کارێکی ئەوەندە ئاسان نییە کارێکی قورسە ئێمە زۆر بنەما هەیە لەوانەی کە کردومانە بە مەرجی وەرگێڕان دەبێت ئەو کەسە لە ئیدیۆم شارەزابێ ئەو وردەکاری زۆرتیایە مەسەڵەن ئێستا بە تەواتی هەمیان ناوترێ ئەوانی کە زۆر گرنگن باسیەکەمەوەی کە لە ئیدیۆم شارەزابێت لە زمانی بەرامبەر بە تەواتی شارەزای ئەو زمانی هەبێ پێشتر چەندین کتێبی بەو زمانە خوێن بێتەوە دواتر لانی کەم ئەبێت شارەزای ئەو نووسەرەی هەبێت ینی بزانێت کە ئەو نووسرە بە چ شێوازێگە نووسێ ئەو کۆد و بە تایبەتێکە کتێبێکی ئەدەبی بنووسێ دەبێت ئەو کۆدانە کە لەو ڕۆمانەدا باسکراوە ئەم هەموو شارەزایی هەبێ ئەو کۆدانە هەموو بشکێنێ بۆی خوێنەر بە باشی لی تێبگا دواتر لە هەر هەمی گرنگترەوەی کە ڕێنووسی کوردی ئەبێ جوان بێت ڕێنووسێکی لانێکم لە سەدا 90 لە زمانی و لە ڕێنووس و داڕشتنەوەی کوردیا باش بێت زۆر باشە بەباسی چاپکردنی کتێب بکەین لە چاپکردنی کتێبە ئێوە چۆن کتێبەکان لە فلتەر دەدەن ئایا هەر کتێبێک بێتە بەردەستانێک سە بڕیاری چاپکردنیدەن؟ نا کتێب زۆر کتێب هەیە 6 مانگ 7 مانگ ئیشی لەسەرەکرێ اینجا بڕیاری چاپێ درێ ئەوش دەبێ ئەگە وەرجێڕەکە سەرەتای یەکەم کاری بێت و ئێمە کارەکەیشیمان بەدڵ بێت سەر ڕایەوەش ئەبێ بەراوردیکەینەوە بۆ زمانی کە تەرجەمەی کردووە بزانین نەکەوتۆتە هەڵەوە لە هەشتێنەکە کەوت بۆ هەڵەوە بۆی چاکەین باگەداری خۆی دواتر ئەم کتێبە پیچنین ئەکرێت هەڵی کۆمپیوتەرەکانی چاکرێت دواتر زمانەوانی کوردەکەی چاکرێت ئەو جا دیزایانی بۆ دەکرێت اینجا دەبرێت بۆ بەڕێوبەرایەتی کتێبخانە گشتەکان لێ مۆڵەتی بۆ وەرەگیرێت ئەجا دواتر بڕیارە درێ بچێتە مەتباع بۆیە لە سەرەتا کە باسی چاپکردنمانە کە لە پێشەی بێنە ستۆدیۆ ئەدوێت مناڵ بەخێوکردنێک زۆر ئاسانترە لە چاپکردنی کتێب مناڵ بەخێوکردن 6 مانگی ئەوڵی قورسە کتێبی باشیش هەمووی 6 مانگ 7 مانگی پێچێ اینجا بڕیارە درێ بچێتە مەتباعەوە زۆر مەرحەلاتی زۆر ناخۆش ئەبینێ باشە با بێنە سەر ناوەندەکەتان ئەنجا ناوەندی ئەدیبان ئەو ناوەندە کەی دامەزراوە و لە سەرەتادا هەدەفی ناوەندەکە چی بوو؟ من زیاتر لە 90 ساڵە کتێب فرۆشم پێشتر کتێبم فرۆشتەوە بەڵام دواتر لەژێر چەند ناوێکی جیا ئیشی چاپمان کردووە لە 2003 و ئیشی چاپەکەین بەڵام لە 2015 بڕیارمدا کە بیکەم بە ناوەند هەچەند ناوەند بەرپرسیارەتێکی قورس بووە من کە مادیکی ئەو کاتە مادیکی وا باشم لە بەردەسانە بوو ئەم ناوەندە هەدەفی یەکەمی خزمەتکردنە بە خوێنەری کورد بە خزمەتکردنە بە زمانی کوردی ئەمە هەدەفی یەکەمێتی کەم ینی بەس تەنها بەشی بژێوی ژیانی خۆمان خێرە خێنەسە کتێبەکان ئێستاش کە ئەلحەمدولیان ناوەندەکە لە کوردستانە دەنگدانووی باشی هەبوو و ڕێزێکی زۆر باشی لێژیرێت هیوای سەرکەوتنتان بۆ خوازین کاگەرم ئێوە تاکو چەندێک لە ناوەندەکەتانە بایەخ بە ئەو کتێبانە ئەدەن کە زۆر تایبەت و دەگمەنن بە نمونە کتێبی شازادە بچووکەکە کە لە سەرەتادا باست کرد کە پرفرۆشترین کتێبی دنیاە هەتا باسی ئەوەی کرد کە لە کتێبی ئنجیلی زیاتر ئەفرۆشێت باسێکی ئەومان بۆ بکە ئەو کتێبانەی کە لە دنیای ئەبن بە کتێبی پرفرۆش دیارەکە گرنگی پێدرێت کتێبی خراب نین کتێبی باشن و خەڵک ئیسفادەیان لێکات بۆیە ئێمەش حەز دەکەین کە ئەم کتێبانە خوێنەری کوردیش ئیسفادەی لێ بکات بەڵێ زۆر ئیشمان لەسەر کتێبە پرفرۆشەکانی دنیا کردووە کتێبێک ئەگە بۆ ئێمە هەمومان مرۆڤین
لەسەر یەک هەسارین ئەگەر لە وڵاتێک کتێبێ سوودی بۆ خەڵکێکی زۆر هەبوو بێ بێگومان بۆ ئێمەش سوودی ئەبێت بۆیە ئەو کتێبانەی کە لە دنیا فرۆشی باشیانەیە و پرفرۆشن و خەڵک سوودی باشی لێبینیون ئێمە زۆربەیمان کردو بە کوردی و بەردەوامیش ئەیکەین بە کوردی زۆر باشێکی دیکە لە کتێبەکان کە سەرنجی ڕاکێشام ئامۆژگاریە بچووکەکانی ژیان هەمیشە باز لەوا کرێت هەرچەنە گەورە بی هەمیشە پێویستت بەوەیە کەسێک دەستت بگرێت کەسێک ڕێنویست کات لەگەڵت بێ هەتا کۆتایی تەمەنە کاتێک ئێوە کە گرنگی بەم کتێبانە ئەیەن لە ناوەندەکەتانە باەخسان پێدا و بێگومانۆکو باست کرد کە ئەرکێکی زۆر زۆری پێوە ئەبینن کچان و کوڕانی ئێمە تاکو چەندێک گرنگی بەم کتێبانادەن یاخۆت خوێنەری کچان و کوڕان چۆنن ئەوەنەی کە ئێوە لە نزیکەوە ئاگادار بن تەماشاکە ئێستا هەموو دەستگاکان هاواریانە لەوەی کە کتێبان نافرۆشێ هەموو نابا بە هەموو نەکەین زۆر بەیان سەدانەوە دێن بەڵام من دڵخۆشم بە خوێنەری کوردستان بەڕاستی ئەوە دو ساڵ دەبێ دەبینم کە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن ڕۆژ بە ڕۆژ گرنگی بە کتێب دەدەن من شوێنەکەم بە حکمیەوەی کە دەستگاکەمان تا ئێستا توانای دارایی ئەوەندە بەهێز نەبووە کە بتوانین لە ناو جەرگەی بازار بنکەی فرۆشتنکەینەوە بەڵام دەبینم زۆر لە بازار دوورین کە دەبینم خوێنەر ڕێگەیەکی زۆر دووری بڕیەوە بە تامزرۆیەوە هاتووە بۆ ئەدیبان و کتێبەکرێ لە بازار لە هەموو شوێنێ تەڵەبێ باشن خوێنەرانی کچمان زیاترە لە خوێنەرانی کوڕ ئیتر نازانم وڵی هۆکارەکەی نەمپرسیەوە بەمەدەپرسم بەزوا دەبێت ئەوان لەوانە بێ مەجای هاتنە دەروایان کەم بێت کاتی تەرفیئی و کاتی چوونە گازین و ئەوشتانیان نی ئەوان دنیای جیاوازن زۆربەی کاتەکانیان لە ماڵەوەن دەبینی کە بە خوێنەوە کاتەکانیان پڕەکەن و سوودی باشیشی لێبینن زۆر باشە هیوادارین کە کچان و کوڕان بەبێ جیاوازی ئەو هەنگاوە بنێن و بایەخ باخێنەوە بن یەکێکی دیکە لە کتێبەکان پیرەمێردا کەمانچەشەنەکەی بەڵام بەر لەوەی باسی ئەم کتێبەمان بۆ بکەیت ئەوەی کە سەرنجی ڕاکێشام کتێبەکانی ناوەندەکەتان هەر هەمویان ئاڵای کوردستانی لەسەرە بۆچی ئەم ئاڵایە لەسەر کتێبەکانە و لەگەڵ ئەوەشە باسی ناوڕۆکێکی کەمێکی ئەو کتێبەمان هەر لە سەرەتاوە کە ئەدیبان دامەزراوە بۆ خزمەتی فەرهەنگ و کللتوری کوردی دامەزراوە بۆیە حەزیشمان کردو ئەو ڕەمزەنەتەوەی ئێمە کە وڵاتەکەمان چەندی ساڵە شەیدی لە پێناوە دەدات و هەمومان لە ژێرە و ئاڵایە دەژین پێم خۆش بوو کە بناسرێتەوە بە هەموو دەستگایەک بە لۆگۆیەک دەناسرێتەوە ئێمە زۆر ئێستا کوردستانیش بەڕووی دنیا دەکرێتەوە زۆر پێشنگای نێودەوڵەتی دەکرێتەوە هەمومان یەک ئەگری مەسەڵەن هەموو وڵاتەکانی دنیا دێن لە پێشنگایەکی نێودەوڵەتیە کۆبینەوە ینی ئەوانیش دەپرسن ئەمە چی ئەم ڕنگانە کە دەڵێ ئەمە ڕەنگی ئاڵای وڵاتەکەمانە و لە بەرگی کتێبێکا کۆکراوەتەوە ئەوە هەنگاوێکی زۆر باشە بۆ ناسانی دووبارە ئاڵای کوردستان دەستان خۆش بێ یەکێکی دیکە لە کتێبەکان کەسایەتی تاکی عێراقیە مەبەستت لە ئەم کتێبە چییە؟ ئەم کتێبە کتێبێکی دکتۆر عەلی وەردیە ئەم پیاوە زیاد لە چ کتێبی نووسیوە کتێبەکانیشی لە زۆربەی زانکو و پەیمانگەکانە منهەجن ئەم پیاوە ئیشی لەسەر عقلێتی تاکی عێراقی و عرب زۆر کردووە من پێم وابێ یەکێکە لەو کۆمەڵناسە عێراقیانەی کە پێویستەکە هەموو تاکێکی کورد کتێبەکانی بخوێنێتەوە بۆی تێبگا کە ئەو فەزاحەتە زۆرەی بە ناوی دین و بە ناوی کۆمەڵشتی ترەوە کرێن هەموو لە کتێبەکانی ئەمە باس کراون گەنجی کورد زۆر زەرورە کتێبەکانی دکتۆر عەلی وەردی بخوێن نۆشتی زۆر جوانی تایە کۆمەڵناسێکی زۆر زیرەکە زۆر باشە ئەی کتێبی جەمیلە کە ڕۆمانە ئەم کتێبە باز لە چیەکات بێگومانەوە کەسانی کە سەرەتا دەست بەخوێندنەوەکەن زیاتر بە کتێب ڕۆمان دەست پێەکەن ئەم کتێبە باز لە چیەکات جەمیلە ئەدەبیاتێکی تایبەتی ئەتوانین بڵین رووسیا چکە وڵاتێکە لە رووسیای کۆن لە یەکێتی سۆڤێتا بۆ ئێستا و سربەخۆی هەیە ئەم جەنگیز ئیسماتۆفا پیاوێکی زۆر تایبەتە لە ئەدەبە و توانی وڵاتێکی بچووکی وەک وڵاتەکەی خۆی هەر بە ئەدەب بگەێنێ بە هەموو دنیا هەر بەم نووسینانەی جەمیلە باز لە ڕووداوێکی
تقریبان ئەم وڵاتە شێوەی ژیانیان لەگەڵ شێوەی کوردستانە زۆر نزیکە لە یەکەوە ئەو مەسایلی خۆشەویستی و شەرم و حیاوشتانی چۆن لە کوردستانی خۆمانە گرنگی پێدێت ئەو شتە جوانانە لەو وڵاتی ئەوانیشە هەیە باسی ژیانی لادی وڵاتەکەی خۆیانەکە بەڵام کە تو ئەی خوێنیتەوە وازانی ئەم چیرۆکە لە لادیەکی کوردستانە ڕوویداوە متەرجومەکەشی کاک تۆفیق عەبدوڵ متەرجومێکی زۆر زیرەک و بەتوانایە پیاوێکی بەتەمەنە و کوردیزانێکی عەجیبیش هیوای سەرکەوتنی بۆ خوازین و تەمەند درێژ بێ و خوا بۆ ئەمێ بهێڵێت هەڵبەت کاگارم باسکردنی کتێبەکان قسێکی زۆر هەڵەگرێت بەڵام لە بەروێمە کاتمان بەرەو کۆتایی ئەڕات ئەمە لە کۆتایە باسی ئەوم بۆ بکەی ئامانجی ئێوە یاخود هۆکاری ئەو چیەکەیەوە زۆر لە کتێبەکانتان دەبخشنە کتێبخانەی گشتی بەڵێ ئەم کتێبانە لە زۆربەی لە ڕووداوێکی هاتوچۆی ئەگەری هەیە تۆ هەموو کتێبەکانە لە ناوچن لە ڕووداوێکی عەفو نەخوازراوە مەسەن لە ئاگرکەوتنەیەکە یان لە حاڵەتێکی ژانە ماندوو ئەبی یا مردن هەیە یا هەزار شتی ترەیەکە ئەم شتانە لەو شوێنە حکومیانەیە کە تایبەتن بە هەڵگرتن و پاراستنی ئەمێننەوە بۆ هەتای ئەمێننەوە شوێنێکی تایبەتە تۆ ئەوڕۆ ئەو ئیشاکەی سبێنێ ناکێ یان سبێنێ لای خۆت نامێنێ ئەم جۆرە کتێبە گرنگی بە کتێبی تازەترێی خەڵک 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێش ئەم کتێبە چاپ کراوە لە کوێ بیدۆزێتەوە چۆن دەستی کەوێتەوە لای خوێنەر نەماوە لە ماڵا لە هاتوو چۆ ماڵگۆستنەوە نەماوە لەوێ ئەمێنێتەوە بۆ هەتایە دوای چەندینەوە جیلی داهاتوو یعنی ئەتوانن ئیسفادەی لێ بکەن من خۆم حەزم لێ ئەو کتێبانە لە کتێبخانەی گشتیا بە زیاد ویانەمە کە بۆی بمێنێتەوە بۆ چەند جیلێکی داهاتووی شەر بچن و ئیسفادەی لێ بکەن و لەوێ پارێزراوترە زۆر باشە زۆر سپاس بۆ کاگارە مەلا محەممەد بەڕێبەری ناوەندی ڕۆشنبیری ئەدەیبان کەم ئێوارە لە ستۆدیۆ بوو لە لای ئێمە سپاس بۆ زانیاریەکانت و ستۆدیۆکە جوانتر کردینەم ئێوارەیە زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێربێ سەرچاوان سپاس و بەرەتاوبوون سپاس بۆ سپانسەری جلوبەرگەکانم کە زێدێت مۆدێل لە گەڕێکی ئاشتی خۆشیرینی تابان و سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون و ئەم ئێوارەتان جوانتر کردین لەگەڵ ئێمە هەتاکو ئێوارەیەکی دیکە بە دیداریەوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە ئاسوودە بن.